سلام جماعات او کاتێکتان باش ڕۆژی دوێمی جێژنەشتان پیرۆز بی دەگەرەوە برادرانە دڵمان تازە مۆزوعی مەلای مەشهوری لۆ باز نەکردنی و جەگەر دیسان باس کرد مەمنون دەبی لەسەر ئەوەی کە ئێستا سیارەی ناکڕی گوتی کاکە کەر گران بوو گوتی خەرەگەی وەرە چکەری دەکڕی گوتی ئەمە نامەشلو کەری ناکڕی گوتی کاکە پارەم نییە گوتی سار سوڕاوە گوتی کەر بۆ دوو قات گوتی بۆ دوو قات گوتی هەموو خەرە گوتیان مە نامەشو چیا گوتی وەڵای واچم کەری دەکڕم گوتیان ئاخە لۆ پانەت کڕی نازام چگلام گوتی ئەخە پار نەم بۆ ئەو ساڵێت چمە گران دەکڕ یعنی مۆزوعەکە لە جێی خۆیت یعنی ئەتۆ ئەگەر ئێستا نیتت زۆری لە خۆت مەکە تۆ بزی لە خۆت مەکە مەکڕە چییە دەکڕم نە ئەگەر نیتت مەکڕ دەیکڕم هەیتم دەیکڕم گۆرایمان نایە هەرا بەڕووتی ئەوە زێی خەباتە زێی کەلەشی هەر هیچی بەبەرەوە نەمای ئەوە دڵمان ئێستا بە پێیان دەپەڕتەوە واتین زۆش بگۆڕیم سینێرە فیقی لێرە فیقی درتون دەبێ نەما شاید طبعا جەماعەتە لێرە بوو ئەو هەتا ئێرە بوو وەخت خۆشیە تا ئێرە داهات ئەوە ئێستا ژابووی تەڕێ زۆش خۆشیە وەڵای ئێرە خۆش خۆش ئەو نیو سەعاتە دەگەڕین بەخۆی هەرەو پارچەیە نیو سەعاتە دەگەڕێن تا لە ڕا لە جێ ئەو غێر ڕاگرت ئەوە ئێستا ئەمە ئەو لێرە دادەنیشین ئەوە سیار لێ ڕاگرتە لێ دادەنیش مەسو خوارێ ڕاست دەکەم فریس ئەمڕۆ دوم ڕۆژی جێژنە جێژنەکان پیرۆز بی هیوادارم هەرجێژن و خۆشی و شادی بن کاکە بە قورعا من ئەو جێژنە خلاص جێژنە خلاص ڕۆژی خلاص بابە چا ڕۆژە جێژنە کەی نێتەوە پیرۆز بای دەکەی کەی دەکەی کەی نێ ئای بابا ئەوە تەوا دوورێنەی کرا تا ئێستا نەیکردیە ئەگە حەز لێرە لە مارێ بکە چێ لە مارێ هەلا وەلو هاتینە سپندۆری جەماعەت سەلام عەلەیکوم چۆنن کاک میران جەژنەکە و پیرۆز بێ جەژنەمان کردبوو کاکە کارۆ ڕێز احترامتانەیە کاک بەشدار سپاس کەستا هەرمەستە وەرەوە چەکم دۆر پیرۆز میبرم ئازار بینار دەبێت ئالە شازە جا درمەشن پیرۆز گۆرە کوی براو سحاتن گەورە هارە بەشدار مادی ئەو کامرم لەوە پیستە من ئێستا کوی سحاتن ماس مدينة زۆر گەورە براي بقرباني يا أخو خير ئەو ماسانە بەس لە بەسنا پێگەنا لە درۆ نیە هاي بق لو كاكا لو کاک ڕەقیب بيواش لبلوتي بينكت لوتی تەجویل کردووە كمك أعزائي شێرو لا غير مجوز أنا ما كرديا ڕێز احترام پێ يا أخو خير سلام طبعا لە دونیا پێوەیە ئەوسنا والله لە دونیا پێ لە دونیا ئەوسنا پێ ڕەمز دەکاتەوە دەبکە دەیتەوە ێ باش چمێنی پێ ئێستا من ڕاست نابینێ گەم چێ
واز بینی هەر گرێت دوم جێشنەیە دوم جێژنەوە کەسنا یەکەم دەست ناکەم والله لەبە لەبەت ساوان کاک بە بان بەرامبەری واز من علی کامێرەکەی کە بەرامبەری باسمان لەبینە کاک علی بەخۆ داخل بەخۆ ئەم سناپتناک ڕۆژنەکەی وڵای جوانە جوانە بەخۆی جوانە نادلمان دەبشتیەوە دانێ شتی جوانە لە بەرەوەی بەخۆی جوانە بەخۆی جوانە بەخۆی ڕاقیە عادی مامەزی بەس حیف نەزانین بە دەرزی دەرێن چ دەرزی دیسپل چ؟ دیسپۆسبل چ؟ هذه بعربي ئەی بەلەفا نا أنا تو بس إنجليزي لفاف لەفافتە باندج باندس عربية عربية وين كردية نمونة نمونە بری بازار مقاست کاکە بە قورئان ئەوام گەتیسنەوەی لە سناپەکەی لێکم ئەوە تازە نەبوو ویستی سناپەچێ لێرە بکە دیزان ڕەفزی کردەوە هەموو جارێ هەموو ئەنەوە زۆر مشکلێ لەگە سناپیە یەک کەس تەمەشایکەیانەوە تاها دەی پرۆڤی لەسەر بکە بەس ئەگە یەک پارچە قسەی بکە ئەوە نازانم ئارە بەخوا جاروێ پرۆڤی سەعاتەش خاندێ جاروێ ڕۆژەش خاندێ جاروێ نەیکردی ئێستا ئەوە سبێنێتە سێم ڕۆژ هەدا ئەستە پیرۆزبای لە خەڵکی نەکردی ڕۆژ تا وازمینە بەخوای بڕۆ لە بنجێ فکرکەوە فکرکەوە ئەو زەرە خۆت بە جوانی هەزانی بە پوختەی سناپەشی جوان بکە هەر ئێستا لە جادەی غەزالی خۆش جۆکی ناسک جوان هی ترتیبات ئارە وەڵا تەرتیبات ظاهر بالماس نبي کوڕم بالی دەگری زۆر سەیرە زۆر ئەرێ چم کردم خۆم گوێتان دیار نەبووە سەمۆ گیان چۆنی دڵم ئای میسیو ئەم کامرە مەم ئارە خەریبم دەکردی بە زۆر پێکتری چ ئەم با پێ پیشاندەم کە مۆبایلەکەم هەتیم ئەرێ وەڵی مژێرا بوو شەردێکمان ئەوە لۆکە جوان دیار نییە ئێ نانەشی خۆش هەر شێف شەوە ئاڕم دا ڕێک خلیسکم نانەش خۆش لە کەشێف شەماڵ ئاوە چییە؟ بەرابەر یەک ڕاژریا برا گەورە بڕۆ